ماوەی 4 ساڵە زیاتر لە 11 موچەی کاملی بڕیوە و زیاتر لە 40 موچەی ڕوبع موچە و ئەوانە بە مامۆستایان دەدرێت. بەڕاستی مامۆستایان و پرۆسەی پەروەردە و خوێندن لەو پەڕی خراپیە. هەر لە بیدایەتی دەستپێکی خوێندنی ئەم ساڵ لە جیاتی ئەوەی وەزارەتی پەروەردە و حکوومەت کە برەو بە پرۆسەی پەروەردە بدا، بەڵکو پرۆسەی پەروەردەی دواخست لە 22 نۆوە کردێ 2 ڕۆژ پرۆسەی پەروەردە دواکەوت کە ئەکا 54 وانەی قوتابی کە ئێمە مەرجی پشوو هەڵگرتنی شەممەمان بە هەڵگرتنی پاشەکەوتی موچەوە ڕەبت کردووە. بۆیە بەڕاستی دەبێ وەزارەتی پەروەردە فکرێک و حاڵی مامۆستایان و گوزەرانی مامۆستایان ڕەچاو بکە، نەک فەرزگردنی ئیرادەی خۆی کە ئەمە 4 ساڵە هەوڵی داوە فەرزی ئیرادەی خۆی بکە، بەڵکو شکستی هێناوە، بەڵکو پرۆسەی پەروەردەی بەرەو دواوە خستووە. کێشەی ئێمە هەر مەسەلەی شەممە نییە، کێشەی پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی مەترسیدارە ڕوە. داتاکانی خۆی باسی ئەوە ئەکات بەڕاستی لە 150 قوتابخانەکانمان پێویستی بە نۆژنکردنەوە هەیە. زیاتر لە 997 قوتابخانە بە پێی ئاماری حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە مەترسی ڕوخاندنی لێ ئەکرێ. گوزەرانی مامۆستا، گوزەرانی قوتابیان ئەمانە خۆی ئۆتۆماتیکیان دەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی ئەو بڕیارە سەر نەگرێت.